سڵاوتان لەوێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا. ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش، هیوادارین لە هەر کوێیەک هەن ساک و سڵامەت بن. ئەمڕۆ سێشەممە 6 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 27 ژوێنی 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان: کۆبوونەوەی کرێکارانی پۆمپی CNG لە شاری قوروە، ناڕەزایەتی خەڵکی ئیلام لە ئاست کەمی ئاو، دەست بەسەرکردنی هاووڵاتیەک لەلایەن ڕژیمەوە لە پیرانشار، بانگهێشتی کامران ساختمانگەر بۆ دادگای ئینقلابی سنا، ئەشکەنجەی پدرام معینی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی سنا، چوونە سەرەوەی ڕێژەی توشبووان بە مادەی هۆشبەر لا ئۆستانی کرماشان، ڕێزگرتن لە یادی حەمید ڕەزا ڕوحی لەلایەن خوێندکارانی زانکۆ لە تاران، و کوژران و برینداربوونی دوومێر منداڵی سوختبەر لە سەراوان. درێژەی هەواڵەکان: کۆبوونەوەی کرێکارانی پۆمپی CNG لە شاری قوروە. ڕۆژی دووشەممە 5 مانگی پوشپەڕ کرێکارانی شاغەڵا پۆمپەکانی CNG لە شاری قوروە دژبان نەبوونی ئەمنیەتی پیشەیی کۆبوونەوە. باوتەی کرێکارانی ناڕازی پاش 15 ساڵ پێشینەی کاری، گرێبەستەکانمان بۆ هەمیشەیی ناگۆڕن و هیچ ئەمنیەتێکی پیشەییمان نییە. کرێکاران دەڵێن بەهۆی ڕادەستکردنی پۆمپەکانی گازی CNG بابەشی خصوصی نەحەق دەستەکانمان لە کاتی خۆیدا پەرداخت دەکرێت و نائەمنیەتی پیشەییمان بۆ ماوە و خاوەن کار هەرکات بیەوێت کرێکاران لەسەر کار دەردەکات. بەپێی زانیاریەکان، کرێکارانی ناڕازی سەرەتا لە بەردەم پۆمپەکان و دوواجا لە بەردەم فەرمانداری و شارەداری کۆبوونەوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم نەچوو بەدەم داخوازیەکانیانەوە. ناڕەزایەتی خەڵکی ئیلام لە ئاست کەمی ئاو. ڕۆژی دووشەممە 5 مانگی پوشپەڕ دانیشتوانی شاری ئیلام لە ئاست کەمی ئاو بایەخنەدانی بەرپرسانی ئەو شارە بە کێشە و گرفتەکانیان ناڕەزایەتیان زەربڕی. بە وتەی هاوڵاتیان، هەندێک لە گەڕەکەکانی شاری ئیلام لە ڕۆژە تەنیا 5 ساعەت ئاویان هەیە و چەند ناوچەی دیکەش لە ماوەی شەوانە ڕۆژێکدا زیاتر لە 12 ساعەت ئاوی لوولەکەشیان قەت دەبێت. هاوڵاتیانی ناڕازی دەڵێن لەم گەرمای هاوینە منداڵان و بەساڵات جوان تووشی هەناسە تەنگی و چەند جۆر نەخۆشی دەبن و کاتێک پەیوەندی لەگەڵ بەرپرسانی شار دەگرن، وەڵامی داواکاریەکانیان نادەنەوە و ژیانی خەڵک بەلای ئەوانەوە هیچ بایەخێکی نییە. دەست بەسەرکردنی هاوڵاتیەک لەلایەن ڕژیمەوە لە پیرانشار. ڕۆژی دووشەممە 5 پوشپەڕی 1402 هاوڵاتیەکی خەڵکی گوندی کانی ملای سەربا پیرانشار بە ناوی سورەیا قەیتەرانی لەلایەن هێزەکانی ئیتلاعاتەوە ڕفێنرا. بەپێی راپۆرتەکان، هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی پیرانشار بەبێ بەڵگەی قەزایی و بە شێوەی نایاسایی هێرشیان کردوتە سەر ماڵی باوکی سورەیا و ناوبراویان دەست بەسەر کردووە. جێگای ئاماژەیە کە ڕۆژی یەکشەممە 21 جۆزەردانی ئەم ساڵ 6 هاووڵاتی دیکەی خەڵکی پیرانشار لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکرابوون کە یەکێک لەوانە سەدرەدین قەیتەرانی برای سورەیا بووە. بانگهێشتی کامران ساختمانگەر بۆ دادگای ئینقلابی سنا. ڕۆژی دووشەممە 5 مانگی پوشپەڕ کامران ساختمانگەر چالاکی کرێکاری خەڵکی شاری سنا ڕۆژی ڕابردوو لە ئەکاونتی ماڵپەڕی شەخسی خۆیدا ڕایگەیاند کە لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بانگهێشت کراوە. لە بەشێکی ئەو پەیامەدا هاتووە لە ڕێکەوتی یەکی خاکە لێوەی 1402ەوە سەبارەت بە تۆمەتەکانی ئەندامەتی لە کۆمەڵە و حەتگا و سەپاندنی سزای 5 ساڵەی زیندان کە دواتر بۆ 28 مانگ کەم کرایەوە ڕزگارم بوو. 40 ڕۆژ دواتری و لەگەڵ هاتنی ڕۆژی جیهانی کرێکار، هاوڕێ لەگەڵ ژمارەیەکی دیکە لە چالاکانی کرێکاری شاری سنا بۆ ئیدارەی ئیتلاعات بانگهێشت و چەند ساعات لێپرسینەوەم لێکرا. ڕۆژی دووشەممە پاش تێپەڕبوونی 3 مانگ لە ئازادیم لە ڕێگای تەلەفۆن و ئێختاری قەزایی لەلایەن لقی دووی دادسەرای گشتی و ئینقلابی سنا بۆ تۆمەتەکانی ئیجماع و تەبانی دژبە ئەمنیەتی نێوخۆیی و دەرەکی و چالاکی تەبلیغی دژبە نیزام بانگهێشت کراوە. ئەشکەنجەی پێدرام معینی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی سنا.
بە پێی راپۆرتەکان دکتۆر پێدرا معینی مامۆستای بواری کۆمەڵناسی زانکۆی ئازادی تاران و دانیشتووی بانە پاش دەست بەسەرکرانی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە با مەبەستی وەرگرتنی ئاعترافی ئیجباری خراوەتە ژێرگوشار و بە سەختی ئەشکەنجە دراوە. پێدرا معینی مامۆستای زانکۆی علوم و تحقیقاتی تارانە و لە ڕێکەوتی 21 جۆزەردانی ئەمساڵ بۆ جاری دووهەم لە شوێنی کارەکەی لە شاری بانە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سنا ڕاگوێزرا. ناوبراو پێشتر و لا ڕێکەوتی 2 ڕەزبەری 1401 دەست بەسەر و دواتر با وەسیقەی 1 ملیارد تمەنی ئازاد کراوە. خاڵی بوونەوەی 34 لە سەدی بەناوەکانی پارێزگای کرماشان بەهۆی وشکە ساڵی. بەپێی هەواڵی گەیشت و لە کۆی گشتی 1 ملیارد و 650 میلیۆن متری سێجا زەرفیەتی بەنداوەکانی پارێزگای کرماشان ئێستا 886 میلیۆن متری سێجا واتە 65.64% ئاویان هەیە. بەپێی زانیاریەکانی کەشوهەوە بارینی مامناوەندی باران و بەفر لە پارێزگای کرماشان تا کۆتایی وەرزی بەهار 449 میلی لیتر بووە کە بە نیسبەت ساڵی ڕابردوو 49% بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە. ئێستا لە پارێزگای کرماشان زیاتر لە 10,000 بیری ئاوی یاسایی و 5,000 بیری ئاوی نایاسایی لە حەوزەی کەشاوەرزی شناسایی کراوە و ئەگەر پیلانێک لە ئارادانە بێت خەڵکی ئەو ئوستانە تووشی کەمی ئاو دەبن. چوونە سەرەوەی ڕێژەی توشبووان بە مادەی هۆشبەر لە ئوستانی کرماشان. بەپێی هەواڵی گەیشت و ئاماری توشبووان بە مادەی هۆشبەر لە ئوستانی کرماشان بە ڕێژەیەکی بەرچاو بەرز بۆتەوە و زۆرترین مادەیە کە مەسرف دەکرێت تریاک و گوڵە. بە وتەی بەرپرسانی ئۆستانی کرماشان زۆرترین مادەیە کە لە نێو خەڵک مەسرف دەکرێت تریاکە و لە نێو مادە سەنعەتیەکانیش گوڵ زۆرترین مەسرفی بەتایبەت لە نێو لاوانیە و ئوستانە هەیە. هەروەها چوونە سەرەوەی ئاماری ژنان و کچانی گیرۆدە بە مادە هۆشبەرەکان کێشەیەکی دیکەی ئەو ئوستانەیە و لە ئێستادا لە بەرانبەر 800 پیاوی گیرۆدەی احتیات 6 بۆ 7 جنی توشبوو بە مادەی هۆشبەر بوونی هەیە. ڕێزگرتن لە یادی حەمید ڕەزا ڕوحی لەلایەن خوێندکارانی زانکۆلا تارە. ڕۆژی دووشەممە کۆمەڵێک لە هاوڕێیانی خوێندکارانی هەمیشە زیندوو حەمید ڕەزا ڕوحی لە زانکۆی تاران مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی ئەو گیانبەخت کردووە و تەواوی قوربانیانی جنایەتەکانی ڕژیم بەڕێوە برد. بەپێی ئەو گرتە ڤیدیۆانەی لا تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە بەشداربووانی ئەو مەراسمە بە هەڵگرسانی مۆم و دانانی وێنەی حەمید ڕەزا ڕوحی سرودی باران هات و تۆی وەبیرم هێنایەوەیان خوێندەوە. بەشداربووان وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەخت کردووانی ڕێگای ئازادی و بەرابەری بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. کوژران و برینداربوونی 2 مێر منداڵی سوختبەر لە سەراوان. بەیانەی ڕۆژی دووشەممە 5 پوشپاڕ 2 مێر منداڵی سوختبەری تەمەن 14 و 19 ساڵ بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلەکەیان لە سەراوان گیانیان لەدەستدا. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش ناسناوی ئەو 2 مێر منداڵە سوختبەرە بریتیە لە محەممەد میربەلوچ زەهی تەمەن 19 ساڵ و بێنیامین میربەلوچ زەهی تەمەن 14 ساڵ و خەڵکی گوندی کەماڵابادی سەربا شارستانی خاش. ئەو 2 مێر منداڵە سوختبەرە بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیل بە سەختی بریندار بوون کا محەممەد بەهۆی قورسی برینەکانیەوە گیانی لەدەستداوە و بنیامین چوەتە کۆما و ئێستا لە بەشی تایبەتی نەخۆشخانە لەژێر چاوەدێریدایە. کوژران و برینداربوونی 4 هاوڵاتی بەلوچ لە هێرشێکی چەکدار لە بەمپور. ڕۆژی دووشەممە 5 پوشپەڕ چەکدارانی نەناسرا و لە شاری بەمپور هێرشیان کردە سەر ماڵی بنەماڵێکی بەلوچ و بەهۆیەوە 2 کەس گیانیان لەدەستدا و 2 کەسی دیکە لەوانە منداڵێک بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی چالاکانی بەلوچ ناسناوی ئەو 2 هاوڵاتیە کوژراوە بریتیە لە ئەعزەم حەملی و دادڕەحمان بامری. بەپێی زانیاریەکان چەکدارانی نەناسرا و ماڵی ئەو بنەماڵە بەلوچەیان داوەتە بەر دەستڕێژی گولە و وێڕای گیانەدەستانی 2 کەس 2 منداڵیش بە سەختی بریندار بوون. وایە دوایین هەواڵ سەبارەتە بە دابەزینی بەهای لیرەی تورکی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی.
ڕۆژ بە ڕۆژ لیرەی تورکی زیاتر بەهاکەی لەدەستدەدات و ڕۆژی دووشەممە پێنجی مانگی پوشبەر بەهای $1 ئەمریکی گەیشتە 26 لیرەی تورکی. دوای بەرزکردنەوەی ڕێژەی سوود لەلایەن بانکی ناوەندی تورکیاوە بەهای لیرەی تورکی لە بەرامبەر $. ئەمریکا زیاتر دابەزی و ڕێکۆردێکی مێژووی شکاند و $1 گەیشتە 26 لیرە. بانکی ناوەندی تورکیا 22 ژوئێنی ئەمساڵ بڕیاریدا ڕێژەی سوودی بانکی زیاد بکات. ئەمەش کاریگەریەکی زۆر خراپی لەسەر بەهای لیرەی تورکی دروست کرد. ڕۆژی ڕابردوو بەهای $1 گەیشتە 26 لیرە و بەهای هەر یۆرۆ گەیشتە 28 لیرە و 29 قروش. بەم جۆرە قورسایی زۆری ئەم دۆخە ئاگووریە لەسەر شانی خەڵکی کەم داهاتی دەشکێتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەشکران کاتی خۆش بۆ هەموو لای.